یەکشتی لێ بێ خۆمەزانم چیەکەم کوورە باوکەی جان بە قوربان مەعز بۆ خەوازیان لێ بێنە کاکەوە کێشەکە ئای لێ 100 جار پێت دەڵێم وازە موشکیلانە بێنە تۆ سەرکی سیری قنچی پیازی حەقنەی بەسەری بەسەتی بەسە وزبە کوڕە بابە بۆ کوێ بڕێن بە ساقە ئەمە جارێ موشکیلی کوڕەکەمە هەیە نابێ حەلیکەم برا شخصیەتی کوڕەکەم ڕووشاوە ئەیلەوە موشاو ئەمانەیتیانێ شخت و مختیتیانێ تێگەشتی ئەتوانی خەڵم کارێکی بکەین حەسن بۆ دەرەوە مێشکم تو دای حەسن بۆ دەرەوە بۆ شعرێکی بۆ ناڵی بەشکم دڵێ هۆن بێتەوە وەختی شیعر نییە والله نەشتە دەرەوە ئیسا ئەم ناوەکەم بە ئاگربارە ئاگر بارانێکی باکستەکەی بەیانی بیرچوو بەستەری ئەو کاک عاجێ بڵێ چی بەیانی سەڵی دوای بەیانی سەڵی دوای من ئەو واگمە کەوتم و خەنەعەتی واگمە و مازدا بوو دەرەچوو تۆزێکی هەڵەزە سا بوو گۆچانەکەی دادەسێوەشی تێگرت بوو نەکبەتی یعنی بە دوو پیا و غیرەتی سەجێکتان نەبوو نابەخوا جاخۆی تڕحێ لە دووستی ئاواوە دروست دەبێت حەسن بۆ دەرەوە دەیەسن بۆ دەرەوە یعنی چی منیش بەڵێ تۆ چیت خۆ بە چی زانی جۆرێ نەبووتی تۆش کوورە بابە من کوڕەکەم شخصیەتی ڕووشاوە ئێوە نازانم بلێ لە گەڕەکە چ شخصیەتێکی هەیە بە شەرەف و ناموسم هەرچی مناڵی ئەو گەڕەکە هێسوێ بەسەریە خوا بابە باوکە دەبەستە دیسان و حیا بردم آخر با بزانن کوڕی من کێیە بابا مختانە بۆ نەکەن حەسن بۆ دەرەوە حەسن بۆ دەرەوە دەی ئەمری کوردانە بۆ دەرەوە دەی دە تۆ جووە بگرێت تۆ دانیشە خۆ تووڕە مەکە تۆ بەسە جێنەوێرەتە نیازەیە پەلامە لێ بین یاخوا بلەو تێبەرنێم باوکە بۆ مسەگم بەسەر ڕۆڵە کوڕم سێوەخان بابە گیان بەعزە شتێک هەیە بێ هەمومان تێ بگەین پارە بڕوایەتەوە ئاسە کوڕم وا تێ ناگەن یاڵا باوکە شانە جووتکە جووتە دەستم بەرێ پارە بڕوە یەتەوە شخصیە بڕوە نایەتەوە نایەتەوە و نایەتەوە سێوەخان شخصیت بڕوە نایەتەوە پارە بڕوە یەتەوە شخصیت بڕوە نایەتەوە و نایەتەوە بەسە مێشکم چوو دەرەوە حەسن دەی هەمووتان بۆ دەرەوە یاڵە بۆ دەرەوە سێوەخان بۆ دەرەوە دەیدە هەسن دە یەڵا گەورە بچووکی نەماوە دەقە من کوردونی تۆ کورە دەبڕۆ یاڵە دەی دەبڕۆ دەبنە دەبی ئەمە من ڕاکێشی تۆ سێری سێوەخان گەورە بچووکی نەماوە سێوەخانە بۆ دەرە هەموو بۆ دەرەوە بەسە بڕۆ دەرەوە ئاخە من ناڕۆم دەرەوە ئاخر ناڕۆم هەڵە بۆ دەرەوە دەبڕۆ ئەی ئاخر نابێ حەق و حسابێک لە کوڕەکەم بکەن کاکە حەقی کوڕی چی من لازم کوڕەسان بۆیە ئەمەی کردالیا زۆر خۆشەویست ئاخەسە چی بکەم یعنی کوڕەکەم هەراوە بڕن تەواو ئێمە کچمان نییە بێن بە ئێوە حەسە دەی ئەمزانی سێوەخان ئێمە یەکی فەقیر و ئێوە یەکی دەوڵەمەند چۆن کجێن بە بلەیەکی داماو من سوور ئەمزانی کجێن بە پیاوێکی عاقڵ و ڕەشی وەکو بەندە تەواو کچمان نییە حەسە دەی بۆ دەرەوە هەستا ئێستا ئەم جاران کەڕوڵاڵەکەی وایە ئەم جارە سەری کەڕوڵاڵ بزانم هەستی چۆن دەورێکم بۆ بین خۆ بکەی بە کەڕوڵاڵ ئیشی خۆمای خۆ ئەی دیارە منەوەی عوسمانی بارە وەڵڵا پێنجیشێ بۆ زیاکە بەس لەمان نەجاحەت دێ وەڵام من باشە بەسێر بکە عادی Kaka lisali tinaga musari nangu. كورا من نقول أنا أسمع الدوات وبا كردي قصة ذكر. كورا ذكر كي من ذا كردي قسم كردو هستي. راقبة كورا بخويا نقول. راو بالتلفون شلو بوليس بكم. ألو بكي بوليس ها؟ ما شاء الله ما شاء الله. ما شاء الله شي. مالك تنزور فين والله ميلم شو ناو تشيبو. عثمان لدرو بيملن كاحمة عثمان كاج عثمان هو موزعي كركوب أخواتي خود زانية مكتباني مين بشو زاني شون تو بحقد سوى خانزور عناديد يعني يكي اقل ميردي بمري او عناد البيت هو تامن شن صالزني سمتو عنادي جنيم توش ميردي مردوا ها وش نعرفوا يعني خزانة مردوا سوى خان بو من لوتي من جنم امري خواي كردوا بو زاني مرجيانتي بو زاني مخوتيا باو قبري باو كميتي شو لو تيجنم امري خواي كردوا نمراو محاربي باقلاو تيكال كم بيخو بخوا بغيرين بكالاشير ونيرا كريجيت دتشي بكميتي مجيانك هي اروا عثمان منيش تنيا زور تنيا تنياي اروا تنيا ما شاء الله ما شاء الله شي يعني فين كيكي اما انا خوش وازاني لسد بحري كيت لسد بحري درياين سبينا وراس والله كعثمان كان حزم كر تشيلو خشياني كون بطل تلفون وقتي تلفون نعم
جابرو باش الو بەڵێ لە بنکەی پۆلیسی ناوشارە و پەیوەندیت پێوە دەکەین بێزەحمەت سەردانمەوە کە کێشەیەکتان هەیە کاکە من مشکلم نییە ئەو تا بلەی کوڕم لەگەڵە لەو یعنی ئەسڵان مشکلم نییە تکای سەردانمان بکە بە زووترین کات هەربێ ئێستش بێ قسەی زیاد مەکە بە زووترین کات سەردانمان بکە ئامانج دێخوا حافیز اینجا کێ بۆ تەلەفۆنە والله لە شوێنێکەوە بوو مشکلەیەکیان توش بووە لە مەخفەرێکە بەڵێ ئەو کوڕێکی پچکۆلم هەیە هەستی بەڵێ تۆزێ مشکلە شتی دروست کردووە لەگەڵ مێردی خوشکە کەمە لە نایی دەمی باوە خاتی پێخەمە کەرێکە بە چوار پێڕوە یعنی مناڵە بەردی لەوانەی گرت بێتە سیاری نەوڵڵا نەنە بەکرد نایناسی نەویستووە بەکر کێ ئەوە نییە با کافدال چییە یعنی بەکر کوونە درۆ الله کە تایفێکی خۆش تاچیت دیوە وەخوا بەکرە شەقی وایتی هەڵێم کوونەی میزی پێەکە بە پێەکەن دایبی زۆر دایبی هەڵگرا بەخوا با بڕامەکە پێ هەڵگرم بەس حیف ئەو تەلەفۆنە هات بەڕاستی یعنی سفێکی جوان و حەزمە کرد گوێ لە چیرۆکانی ژیانە بگرم یعنی بەجێ مێڵی بخوایت بەس بێخەم بە هەر ئەیگرم گوێ لە چیرۆکانی ژیانە وڵا پێم ناخۆش ینی بڕێ ئەی بەچی هاتن والله الحەقی 5,000 پێ بوو یان بە تەکسیەک لە نوێی ڕێگا بانزینی پێنەما ئیتر وتی کاکە گیان دابزە تەکسییکە بگرە پارەکەی نەیامەوە پارەشم پێ نییە ئەڵام ماتۆڕێ هاوت لە دووە سەری خستم ماڵیاوێت تایری هێنام بەس نەمە لەشکەوت ناکەوم ماتۆر سەگە بۆ کتێش بۆ نیۆڕۆ لێم حەزمەکە لێرە مەڵێ سێوە خان ئەخر دەتخوا قەفەتم نێرێ ئێسانی چیرۆکەکە بۆ نەگەرمەوە نە ئەزای چۆن بۆ ئەمڕۆ نا ئەوە تازە ئەو جوملەیە دیتر لە مێژکمە ئەها شەو ڕۆژ تێگەی لە خەیاڵمایە چیرۆکی ژیان بۆجە بەڵام هەرەی گرم مەقسەدم هینە گوێ لە چیرۆکی ژیانە ئەوە تازە ئەو جوملەیە بۆ من دایمە لە خەیاڵمایە گوێ لە چیرۆکی ژیانم ئەڵڵا سێوە خان ئەجام چۆن ێڵم ئاوا بڕۆی تۆ نانە بۆ جای بەڕاکردن ڕەشی ڕەشە بە بەڵە خانمەکەم ڕەشە بۆر ڕەشە ماتۆڕی پێ نا خەم نەبێت ماتۆڕی پێنی ڕەشی بە بڵند بڵێ کە عوسمان بزانە بۆ کێوە چێ بیباتەوانێ بۆ کوێ چیکار عوسمان والله ترچم بۆ ناو شار وا عەزیەتیشە عەزیێت نییە عەزیێت خێر بێ وەسیەوە ئەوەی سێوم ناداتێ با پشەکە بیخوە میاو توخوا چەند خۆشە واللهی بڕۆین کاکە ڕەشە بە ڕوخسەتی خۆت کە عوسمان خواحافیزی بێ سپاس خواحافیزی بێ کفتەکە وەربۆڵە گرێم